ساڵەهای ساڵە ئەوینداری تۆم خۆ دەیزانی جان و جان و جان ئەی قەرزدایاری تۆم ئەخەی قەرزدایاری تۆم دەنگ خۆش واللهی ئافریم لە بۆ ئەو دەنگەی یاسیاری گۆرانیەکەت زۆر لە جێی خۆی بوو دەنگ خۆش هەموویان دەبی بڵێن بەڵێ هەموومان سەڵام بۆ دەڵێن مەهاباتیش بلا بەس فەرموو وەرە وەرە پێشێ وەرە پێشێ کاک یاسر تۆ هەست چۆنە؟ واللهی هەستێکی زۆر خۆشم هەیە هەرچەند ناتوانم بە قسەکردن وەسفیکەم بەڵام مابێ لە ڕوونڕا دیارە ها